سڵاو هاوڕێیانی ستافی بیرروڕا هاتینەوە خزمەتتان بۆ باسکردنی بابەتێک دەربارەی ڕۆڵی پەروەردە لە دروستکردنی زیرەکی و سۆزی منداڵ. بیر بکەرەوە شەوێک منداڵێکی 2 مانگ لە خەوڕاچڵەکێت و دەست بکات بە گریان. دایکەکەش هەڵبستێ شیر بدات بە منداڵەکەوتون لە ئامێزی بگرێت تا وردە منداڵەکە تێرشیر دەبێ و خۆ دەیباتەوە. دواتر دایکەکە بە چاوی پڕ خۆشەویستیەوە لێی بڕوانێت تا دەخەوێت. هەر هەمان جۆر منداڵ بیر بکەوە دایکێک کە چەند ساعتێک لەو پێش لەگەڵ هاوسەرەکەی شەڕی بووە بە پەستیەوە بێت و منداڵەکە بە خێرایی هەڵبگرێت و بە تووڕەییەوە دەست بکات بە شیردانی منداڵەکە وە لە تاو بێزاری خۆی گوێ بە منداڵەکە نەدات و خێرا بیجوڵێنێت. منداڵەکەش لەبەر ئەم خێرا جوڵانە دەم لە مەمکی دایکەکە بەردات. دواتر دایکەکە پێی بڵێت هەر ئەمە نەبوو تێرت خوارد بە تووڕەییەوە منداڵەکە بخاتەوە شوێنی خۆی. ئەمە 2 جۆر دایکن بۆ 1 جۆر منداڵ. زانایان لە کلینکی نیشتیمانی ئەمریکی بۆ پرۆگرامسازی منداڵ دەڵێن ئەم 2 جۆرە هەڵسوکەوتە ڕاستەوخۆ کاریگەری هەیە بەسەر منداڵەکەوە. گەر بە بەردەوامی بکرێت لە یەکیاندا منداڵەکە فێر دەبێت کە متمانە بە کەسانی چواردەوری خۆی نەکات. لەوەی تریش کە دایکەکە بەهێمنی و باشی مامەڵی لەگەڵ کردووە بە پێچەوانەوە منداڵەکە فێری متمانە دەبێت. لەوە دەچێت زۆر بەمان وابزانین تەنها توندوتیژی منداڵ تێک دەدات بە پێچەوانەوە پشتگوێ خستنی منداڵ لەلایەن دایک و باوکیەوە زۆر مەترسیدارترە. ڕاپرسیەک دەری خستووە ئەو منداڵانەی کە پشتگوێ دەخرێن چانسی ئەوەی تووڕە و بێتەرکیز و ڕاڕابن چانسەکەی لە 65% زیاترە لە منداڵی ئاسایی. بێلەوە لێکۆڵینەوەکان دەیسەلمێنن کە کار و کاردانەوەی نێوان دایک و منداڵ زۆر گرنگە لە دروستکردنی ژیانی سۆزی ئەو منداڵە بە پەیوەندی کار و کاردانەوە. بۆ نمونە بەسمان بەم شێوەیە کاتێک منداڵەکە پێ دەکەنێت دایکەکەش بە دەمیەوە پێ بکەنێت. کاتێک منداڵەکە دەگری دایکەکەش بۆی دڵتەنگ بێت. ئەم پەیوەندیە هاوتەری بۆ زۆر کاریگەرە لە پێگەێنانی لایەنی سۆزداری ئەم منداڵە تاکە کات کە ئەم منداڵە لە تەمەنی گەورەی هەمان پەیوەندی سۆزداری هاوتەری ئەزمون دەکاتەوە. ئەو کاتەیە کە وەک ژنیان مرد خەریکی خۆشەویستی گۆڕینەوەی لەگەڵ هاوسەرەکەی. پزیشک بێری برێزڵتن پزیشکی منداڵان لە هارڤارد تاقیکردنەوەیەکی سادەی هەیە. لەم تاقیکردنەوەیەدا 2 پارچە میکان و دەدا بە منداڵە 8 مانگەکان و هەوڵ دەدا تێیان بگەێنێت کەوا بکەن بیخەنە سەر یەک. ئەو منداڵانەی لە خێزانێکی ئارامەوە هاتبوون دوای ئەوەی میکانۆکەیان دەخستە دەمیانە و دەیانهێنا بە قژیاندا دەیان خستە سەر یەک و بە چاوێکی پڕ ئەسینەوە سەیری پزیشکەکەیان دەکرد تا دەستخۆشیان لێ بکات. بە پێچەوانەوە ئەو منداڵانەی لە خێزانێکی شێواوە هاتبوون توانای بە ئەنجام گەیاندنی کارەکەیان نەبوو. ئێستا بابەینە سەر زیرەکی. هەروەک بەرچاوڕوونیەک مێشکی منداڵ خانەی دەماری زیاترە لە مێشکی گەورە چون بە پێی کات ئەم مێشکە بەپێی ئەزموونانەی لە ژینگە و پەروەردەکەیەوە دەیکات خانە دەماریەکان لە دەست دەدات و لە شوێنی ئەو پەیوەندی دەماری دروست دەکات. ئەم کردارەش لە نیورۆلۆژی ناسراوە بە داداشین یاخود ناوە ئینگلیزیەکەی پرونین. منداڵ ئەو پەیوەندی دەماریانە زیاتر بنیاد دەنێت کە زیاتر پێویستی پێیەتی. بەڵگە لەسەر ئەمە لەلایەن براوەکانی خەڵاتی نۆبل دۆزراوەتەوە ئەوانیش تۆرستن ویسێل و دەیڤید هۆبڵ. ئەم 2 زانایە تاقیکردنەوەیان لەسەر پشیلە و مەیمون کرد. هاتن لە چەند مانگی سەرەتای ژیانی مەیمون و پشیلەکان یەکێک لە چاوەکانی ئەم مەیمون و پشیلانەیان داخست واتە چاوێک دەیبینی و چاوێک نەیدەبینی. لە مێشکدا ئەو بەشەی پەیوەندی بە چاوەبینەرەکەوە هەبوو پەیوەندی دەماری زۆری دروست کرد. بە پێچەوانەوە چاوەکەی تر کە ئەزموونی ژیانی نەدەکرد پەیوەندی دەماری ئەو 2 دروست نەکردبوو. دوای چەند مانگێک کە چاوە داخراوەکانیان کردەوە مەیمون و پشیلەکان ئەو چاوەیان کوێر ببوو کە پێشتر سەرەتای ژیان داخرابوو. دواتر سەیریان کرد هیچ کێشەیەک لە خودی چاوەکەدا نەبوو بەڵکو ئەوە پەیوەندی دەمارێ بوو بەپێی پێویست نەبوون. ئەم تاقیکردنەوەیە 2 شت دەردەخات. یەکەم قۆناغی ساوایی لە مرۆڤ و گیان لە بەراندا زۆر گرنگە بۆ گەشەکردنی مێشک. دووەم
ئەم تاقیکردنەوەیە دەری دەخات کە ئەزموون چەندە گرنگە لە پێگەێنانی پێگاتەکانی مێشک و باشکارکردنیان. تاقیکردنەوەیەکی کە تاقیکردنەوەی جرجە دەوڵەمەندەکان و جرجە هەژارەکانن. لەم تاقیکردنەوەیەدا جرجەکان دابەشکران بۆ دوو کۆمەڵە: کۆمەڵەی دەوڵەمەند لە شوێنەکەیان پێیژە و ئاش و چەندین شتی تری تیا بوو، وە جرجە هەژارەکان کە قەفەزێکی زۆر سادەیان هەبوو، مەجالی ئەزموونکردنیشتی نوێی زۆر تیا کەمتر بوو. دوای چەند مانگێک لەم تاقیکردنەوەیە دەرکەوت جرجە دەوڵەمەندەکان مێشکیان قورسترە و وەزیرەکترن لە جرجە هەژارەکان. دووبارە ئەم تاقیکردنەوەیە سەلمێنەری ئەو ڕاستەیە کە ئەزموون و پەروەردە چەندە گرنگن لە پێگەێنانی پێگاتی مێشک. مێشکی مرۆڤ لە هەر هەموو ئاژەڵێک زیاتر کاتی پێدەچێت تا بە تەواوی گەشە دەکات و خێراترین گۆڕانکاری لە تەمەنی ساوای و منداڵیدا ڕوودەدات. بۆیە ساوایی و منداڵی وەکو دەروازەی داهاتووی منداڵ وایە. زۆر گرنگە منداڵ لەم تەمەنانەدا ئەزموونی باش بکات و باش پەروەردە بکرێت، تاکو نەک تەنها لایەنی ئەقڵی بەڵکو لایەنی جەستەییشی باش گەشە بکات. و ئەوەش لەبیر نەکرێت ئەو شتانەی لە منداڵی فێری دەبیت وەکو پەنجەمۆرێک بۆ ماوەیەکی زۆر درێژ خایان لە مێشکدا دەمێنێتەوە. کورد دەڵێت خۆیە گرتت بە شیری تەرکی ناکەیت بە پیری. ئەم پەندەگەر بە شێوەیەکی ڕەها ڕاست نەبێت ئەوە دوور نییە لە ڕەگەزی ڕاستی. ئەو ئەزموونانەی لە منداڵی دەیان کەین و ئەو زانیارانی بە منداڵی وەریان دەگرین بۆ هەمیشە کاریگەری لەسەر ژیانمان دروست دەکەن. هیوادارین هەمیشە بۆ پەڕی ئاگاییەوە ڕەفتار لەگەڵ منداڵەکانتان بکەن. نە زۆر پارێزەر بن لەگەڵیان، نە زۆریش ئازادیان بکەن. هەمیشە دوور بن لە ڕق و کینە و شەڕ لە بەرچای منداڵەکانتان. زوو گفتوگۆی لەگەڵ بکە و گرنگی پێ بدە. خەیاڵ و ئەندێشەی بەهێز بکە. گرنگی بدە بە حەزەکانی و ڕێنوێنی بکە. فێری بکە تاکێکی بە ئەخلاق بێت بۆ کۆمەڵگەکەی و هەست بە هەستی کەسانی تر بکات. ئامادەی بکە کە بە گەورەبوو بێت بە مرۆڤێکی لێهاتوو. دواتر هەر خۆ سوورمەد و سەربەرز دەبیت بەبوونی. لە هەمووی گرنگتر مافی منداڵبوونی لێمەسێنەوە و وەک گەورەیەک هەڵسوکەوتی لەگەڵ مەکە.